بیری پەرلەمانی کوردستان دەکەیت؟ نا بۆچی؟ لەبەرەوەی بە پەرلەمانم نەزانیوە، شکلی بووە، هەیکەلی بووە، ناوەڕۆکی پەرلەمانی تیا نەبووە، هێزی چاک مسەیتر نەبوو تایە، باڵادەست هێزی خێر باڵادەست نەبووە، هێزی خێر کەمی نەبووە، هێزی شەر باڵادەست بوو، لەبەرەوە بیری ناکەم. بیری پەرلەمانی کوردستان دەکەیت؟ نەخێر بۆچی؟ هیچ بنەمایەکی نییە. پەرلەمانی بنەمای نەبێتر بۆ چی بیریکەیت؟ ئەمجا پەرلەمانی بۆ باخەڵی خۆیان و بۆ باخەڵ و بۆ سیارە و ڤێلا و شتی خۆیان بۆ چی بیریانکەن؟ ئەم کوام فەقیر و ژارە کووە شتەکانیان، کوام موچەکانمان. موخەیکان خۆم کوڕی شێدم تا ئێستا موچەمان وەرنەگرتووە. لەگەڵەویشە کارمەندی سەحش نەت موچەمان وەرنەگرتووە. ئەکۆ مانگی 12 و 11 خۆیان بەعدیاندا هەموو مانگێن لە کاتی خۆیان موچە بنێرین کووە. پەرلەمانێک کە هیچ بنەمای نەبێ بۆچی بیریکەم؟ بیری پەرلەمانی کوردستان دەکەیت؟ ناوەڵە بۆچی؟ ئەی خاکە هیچ بەرنامەیە هیچ شتێکم بە ئەو ملەتە نەکردووە. فەرموو ئەوەتانێ من 42 ساڵ و 7 مانگ لە دایرەی نەوت خدمەم موویسە مەعاشەکەم ناداتێ. ئەمە دیم چۆن پەرلەمانێکە بتوانێ هیچت بۆ نەکە. وەرە دیفاع لەو ملەتە بە بڵێ کاکە وهایە ئەمە ناڕێکە و ئەوە هیچ قسێ ناکەن. ئەخر گوناحە پەرلەمانێک عێراقی 40 ملیۆن وەرگریە خزمەت گوزاریەک 300,000 وەربگرێ ئەوە گوناح نییە خوا. ئەوە خەڵک پاگەکات ئەوە خزمەت خەڵگەکات و لەکوێ پەرلەمان خزمەتی خەڵگەکە.